بەڵێ بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت. من لە گوندی شەناغەی سەربەناحی سەرگەڕانی سنووری پارێزگای کەرکووکم. ئەمڕۆ دوای مۆڵەتی جوتیاران کە درابوو بە حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان کۆتایی هات. ئەوەی کە دەیبینن کاگەر کامێرەمانەکەم هاوکات بە لێسا هێزێکی سوپای عێراق ماوەی کاتژمێرێکە هاتوتە نێو گوندەکە و لە نێو گوندەکە بڵاویان پێکراوە. ئەمەش لە کاتێکدایە کە هیچ گرتبوونەوەیەکی جوتیاران لێرە ڕووی نەداوە. من دەمەوێت بۆ بوردەکاری زیاتر کاک محەممەد ئەمین وەرگرمێنی جوتیاران کە ئێستا لە نێو گوندی شەناغەیە. کاک محەممەد سڵاو دەبێت. کاک محەممەد پێم وابێ ئەمڕۆ ئێوە چوونە دادگا تاوەکو بەڵگەنامەی پێویست بەرن چی کرا لەسەر سکاڵایی کە لەسەر سەربازەکە تۆمار کرد؟ بەڵێ ئێمە وەکو مافێکی یاسایی و مافێکی کەسی لە ویسمان لە ڕێگەی یاساوە داوای مافی کەسایەتی خۆم بکەم کە ئەو هەبە و جۆرە مافی من پێشێل کرایە، بەڵام بەداخەوە سەرڕای ئەوەی کە بەڵێنیان بە ئێمەدا بوو لە هەموو لایەک بەتایبەتی لەلایەن هێزە سەربازیەکانەوە کە ئەو سەربازە دەستگیر کراوە، بەڵام وا دیارە 3 ڕۆژ پێش ئێستا چۆتە محکەمەواتە ئەوە کە ئەو سەربازە دەستگیر نەکراوە و ئەو سکاڵای ئەو جارە لەسرە من تۆمار کردەوە بە جۆرێک سکاڵاکەی تۆمار کردووە و داوای کردووە لە محکەمەکە من تاوانبار بکرێم. ئەوەی کە بۆ من بەڕانی هەم جێ سەرنج و هەم ناخۆش ئەوەیە کە بەڕاستی ئیجراعاتەکانی محکەمە وا دیارە بە ئاراستەیەکدا دەڕوات کە من تێدا تاوانبار دەبم و من تێدا حکم دەبم. ئەو بۆ من زۆر ناخۆشە، هیوادارم بەو جۆرە بۆ ئاراستەیەدا نەشێتەوە لەبەرەوەی هەموو کەس دەزانێت کە من زۆرە پێشێلکاریەکەم بەرامبەر کراوە و لەلایەن دەستگایەکی و کەسێکەوە. کاک محەممەد هەمووان دیمەنەکانە بینی کە ئەو سەربازە بە شێوەیەک ئازار دەدات. لە ئێستادا ئەو سەربازە و خۆ دەڵی بە پێچوانەوە سکاڵای یاسایی لەسەر تۆ تۆمار کردووە، بەچی بیانوێک ئەو سکاڵا لە تۆ تۆمار کردووە؟ وڵات دەبێت لە محکەمە پرسین کە ئەو بیانەکەی چیە. ئەوەی بۆ من جێ سەرنجاوەیە کە محکەمە چۆن ئەو جۆرە ئیجراعاتانە دەکا و بۆ ئاراستەی دەبا کە من تێدا تاوانبار بم. من پێم ناخۆشە و هیوادارم ینی ئاراستەی محکەمە بەو جۆرە نەبێت کە من تێدا تاوانبار بم سەرڕای ئەوەی کە مافی کەسایەتیم پێشێل کرایە. کاک محەممەد کێشەی جوتیاران بەکوێ گەیشت کە ئەمڕۆ دوا مۆڵەت بوو دراوە بە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ کە کێشەی جوتیاران چارەسەر بکرێ، ئەمڕۆ مۆڵەتە تێپەڕی چی دەکەن بەنیازی چین؟ بەڵێ سەرڕای ئەوەی کە ئێمە ماوەی هەفتەیەکماندا نابوو بۆی کە کارەکە جێبەجێ بکرێ، بەڵام بەڕاستی لەسەر بەڵێنی کۆمەڵێک هاوڕێ و بەرپرسانی خۆمان کە ئومێد دەکەین ئەو تەوسیاتانەی کە لە بەردەم سەرۆک ئەنجومەنی وەزیرانە بە زووترین کات تەوقیع بکرێ بۆیە بۆ ئەوەی کە هەم هێمنی بپارێزین، هەم ئاشتی بپارێزین، هەم منتیقەکە باری ئەمنی تێک نەچێ کە ئەوە مەطلەبی سەرەکیمەیە، بەڵام لە هەمان کاژە بتوانین ئێمە کاری کشتکاری خۆمان بکەین. بۆیە داوا لە سەرۆک وەزیران دەکەین کە ئەو تەوسیاتانەی لە پێشی بە زووترین کات واژۆی بکە بۆی کە کێشەکە کۆتایی پێ و ئێمەش بتوانین کاری کشتکاری خۆمان بکەین. زۆر سپاس. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی گوێبیستی بوون پەیامی کاک محەممەد ئەمین بۆ ئەو جوتیارەی کە هەفتەی ڕابردوو لەلایەن سەربازێکی سوپای عێراقەوە لە گوندی شەناغە ئازار درا، بەڵام ئەو چۆتە دادگا تاوەکو بەڵگە و دەلیل بۆ بەردەم دادگا لە کاتێکدایە ئەو سەربازە لە ئێستادا سکاڵا یاسایی لەسەر ئەو جوتیارە تۆمار کردووە. ئەوەی دەیبینن هێزێکی سوپای عێراقا لە نێو گوندی شەناغە بڵاویان پێکراوە. کامێرەکەمانەکەم هاوکار بێت هێزەکە لە ئێستادا جێگی کراوە تاوەکو بەبێ ئەوەی کە هیچ گرتبوونەوەیەک ڕوو بدات، هیچ گرتبوونەوەیەکی جوتیاران هەبێت لەم سنوورە هێزەکە جێژی کراون و بڵاویان پێکراوە. ئەوەی جێگەی باسە جوتیاران ناتوانن سەر زەویەکانیان کار بکەن دوای ئەوەی کە هەفتەیەک مۆڵەتیاندا بە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی عێراق تاوەکو ئێستا کێشەی جوتیاران چارەسەر نەکراوە بە هەڵواستراوی ماوەتەوە. ئەوان داواکارن کە سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیع سوودانی کە کێشەکانیان چارەسەر بکات و نووساوێک ئاراستەی کەرکووک بکات کە بتوانن لەسەر زەویەکانیان دەست بەکار بن و کار بکەن.